تورکیا ئامادەیی سەربازی لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا بەرفراوانتر کردووە. 7 مانگە بەسەر ئاگربەستی تاکلایەنەی پەکەکە و 3 مانگیش بەسەر مەراسمی سیمبۆلیکی چەکدانانی چەند گەریلایەکی ئەو حیزبە تێدەپەڕێت. لە نێوان 1 تەمووز هەتا مەراسمی سیمبۆلی چەکدانان لە 11 تەمووزدا کە بەڕێوەچوو بۆ 30 ئەیلول سوپای تورکیا بەلایەنی کەمەوە 34 هێرش و بردومانی بۆ سەر هەرێمی کوردستان ئەنجام داوە. لەم هێرشانەدا 32یان تۆپباران بوون، 1 هێرش لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوان و هێرشێکی تریش لە ڕێگەی هەلیکۆپتەرەوە ئەنجام دراوە. لە مانگی تەمووزدا 18 هێرش و لە مانگی ئابدا 16 هێرش ئەنجام دراوە. لە 97 لە سەدی ئەو هێرشانە بۆ سەر سنووری قەزای ئامێدی بووە و تەنیا 1 هێرش بۆ سەر سنووری پارێزگای سلێمانی. بەردەوامی ئەو بۆ سەر بازگەکردن و جموجۆڵیە چەکداریانە بوونەتە هۆی بەردەوامی ڕێگریکردن لە جموجۆڵ و هاتوچۆی هاوڵاتیانی مەدەنی. تەنانەت لە هەندێک ناوچە ڕێگریکردنی تەواوەتی لە هاتوچۆی هاوڵاتیان و گوندنشینان بەدی دەکرێت و ئاوارەبوون و چۆڵکردنی گوندەکانیش لە بەردەوامیدایە. بۆ نمونە لە ڕۆژانی 22 و 23 ئابدا حکوومەت هەرێمی کوردستان ئاگاداری 7 گوندی دەڤەری نهێلەی لە قەزای ئامێدی کرد کە دەتوانن بگەڕێنەوە بۆ سەر ڕەز و باخ و کێڵگە کشت و کاڵیەکانیان. بەڵام ڕۆژی 23 ئاب کاتێک هاوڵاتیانی گوندی گوهەرزێ هەوڵیاندا بگەڕێنەوە سەر ڕەز و باخەکانیان لەلایەن سەربازانی سوپای تورکیاوە دەستگیر کرا. دوای نزیکەی کاتژمێرێک لە دەستگیرکردنیان هەمویان ئازاد کران، بەڵام ئاگادار کرانەوە کە ڕەز و باخەکانیان جێبهێڵن. هەر لە هەمان ڕۆژدا دانیشتوانی گوندەکانی بەلاوە و بەرچێ و 4 گوندی تر بە هەمان شێوە ڕێگریان لێ بکرا کە بگەڕێنەوە سەر کێڵگە کشت و کاڵیەکانیان. هەروەها لە ڕۆژانی 20 و 21 ئابدا حکوومەت هەرێمی کوردستان ئاگاداری گوندنشینانی ئاوارەبووی 15 گوندی دەڤەری بەریگارەی کرد کە لە کاتژمێر 8 بەیانی بۆ 5 ئێوارە دەتوانن بگەڕێنەوە سەر زەوی و ڕەز و باخی گوندەکانیان کە ماوەی 14 مانگە بەهۆی هێرش و بردومانەکانی سوپای تورکیاوە ئاوارە بوون و لەو کاتژمێرانەدا کاری جوتیاری خۆیان بکەن و دواتر گوندەکانیان جێبهێڵن. ئەو جوتیارانەی کە توانی بوویان بگەڕێنەوە بۆ گوندەکانیان بە تیمی کوردستانی عێراقی CPT-یان ڕاگەیان کە زیاتر لە 50 خانووی هاوڵاتیانی مەدەنی لە گوندەکانی مژێ، کەفنە مژێ، سپیندارێ، گرگاشێ و دێرەشێ بەهۆی بردومانی ئاسمانی سوپای تورکیاوە بە تەواوەتی وێران بوون. سەرباری وێرانکردنی شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانی مەدەنیش قوتابخانە، بنکێکی تەندروستی، چەند مزگەوتێک بەهۆی بردومانەکانەوە یان وێران بوون یاخود زیانێکی زۆریان بەرکەوتووە. بۆی تورکیا نەک هەر سوپاکەی لە هەرێمی کوردستان نەکشاندوێتەوە بەڵکو ئامادەی سەربازی لە ناوچەکەدا بەرفراوانتر کردووە. بۆ نمونە سوپای تورکیا بارەگا سەربازیەکانی لەسەر زنجیرەچیای مەتینا بەهێزتر و پتەوتر کردووە و سوپاکە دەستی کردووە بە دروستکردنی تۆڕی ڕێگاوبانی سەربازی بۆ بەیەکەوە بەستنی تەواوی بارەگا سەربازیەکانی لە ناوچەکانی زاپ و ئاڤاشین لە دەڤەری ئامێدی. هەروەها لە ڕۆژی 14 ئەیلولدا سوپای تورکیا ڕێگایەکی نوێی لە بارەگا سەربازیەکەی گوندی کەشان لە قەزای باتیفا بۆ ناو گوندەکە تەواو کرد. ئەمەش پێشهاتێکی نوێیە کە سوپای تورکیا دەستی پێکردووە و دروستکردنی ڕێگا لە بارەگا سەربازیەکانەوە بۆ ناو گوند و ناوچە ئاوەدانەکانە. هەمان گۆڕاکاری و دروستکردنی ڕێگای سەربازی بۆ ناو گوندەکان لە سەرەتای مانگی ئەیلول لە ناو گوندی سەرگەلێ لە قەزای ئامێدی تێبینی کرا لەوێ. لەویش زیاتر لە نێوان 15 ئەیلول بۆ 1 تشرینی یەکەم سوپای تورکیا دەستی کرد بە هەڵمەتێکی دادبڕینەوە لە ناوچەکانی کۆنتڕۆڵکراوی زاپدا و پاش بڕینەوەی دارەکان سەربازەکان بە تراکتۆر دارە بڕدراوەکانیان دەگواستەوە بۆ تورکیا. بە هەمان شێوەش گەریلاکانی پەکەکە و گروپا هاوپەیوەستەکانی ئەو حیزبە دەستیان کردووە بە بەهێزکردنی توانای سەربازی خۆیان و دروستکردنی تونێل و ڕێڕەوی زەمینی لە ناوچەکانی قەندیل، ئاسۆس و گارە. هەروەها تاوەکو ئێستا گەریلاکانی پەکەکە
چەکیان لەدەستدایە و چەکەکانیان دانەناوە. بەگشتی پرۆسەی ئاشتی بووەتە مایەی زیادبوونی ئامادەیی سەربازی و جموجۆڵی چەکداری هەردوو لای شەڕەکە. لە ئەنجامی بەردەوامبوونی لەشکەرکێشیەکانیش کاریگەری شەڕ واوەرەبوون بەسەر هاوڵاتیانی مەدەنیدا وەک خۆی ماوەتەوە.